وسلم على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. پیغمبر خدا عليه الصلاة والسلام كان إذا فرغ من دفن الميت قال استغفروا لأخيكم وسلوا له التثبيت فإنه الآن يسأل. دي فرمو دعای لێ خۆشبوون بۆ براکەتانکەن، دوعای خێری بۆ بکەن، ئەوەی کەوا سوودی هەبێ بۆ مردوو بریتێ لە دوعاکردن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جەختێ کردەوە، تەکیدێ کردەوە، دەی فەرموو استەغفروا لأخیکم. بۆ ئێستا ئەم خوشکە خوای گەورە عەفوی کە پێویستی بە دوعای خێرە، بە تایبەت کە سوکارەکەی لە دوای دفن و کفنی و ڕۆشتنی خەڵکەکە بۆ سەعاتێک کە سوکارەکەی بمێنێتەوە دوعای خێری بۆ بکەن. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو شێوەیە بووە و سەحابەکانیش دوا بە دوای ئەو بەم شێوەیە سنەتی پێغەمبەری خوایان زیندوو کردوتەوە صلی الله علیه و سلم. و دوعاش بکەین وسلوا له التثبیت، دوعای ئەوە بکەین کە خوای گەورە جێگیری کات، تابەتی کات، چونکە ئێستا کە دوو فریشتە دابەزێ سێ پرسیاری لێکن: من ربوکە، پرسیاری لێکن سەبارەت بە پەروەردگارمان، پرسیاری لێکن من نەبیوک، پرسیاری لێکرێت سەبارەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، و پرسیاری سێیەم سەبارەت بە دینەکەت وما دینو. هەر کەسێک لە دنیاە نوێژ و تاعەتی هەبوو بێت، خواپەرست بوو بێت، موحید بوو بێت، زۆر بە ئاسانی جواب بداتەوە، دەڵێ ڕەبی الله. بۆ چونکە پەروەردگاری ناسیە لە دنیا، خوای گەورەی پەرستووە، نوێژی بۆ کردووە، تاعەتی بۆ کردووە، زۆر بە ئاسانی وەڵام بداتەوە. بەڵام ئینسان کە منافق بوو، ئینسان کە دوور لە خوا بوو، کاتێک پرسیاری لێ بکرێ دەڵێ هاها لا ئەدری، ئەو باسی چی ئەکەن؟ لە دنیاە شتێکم بیستووە ئیسلامەتی، بەڵام من شوێنی نەکەوتم. لە دنیاە ناو پێغەمبەرێکم بیستووە کە ناوی محەممەد بووە صلی الله علیه و سلم، بەڵام من شوێنی نەکەوتم. بۆیە ئەلەوێ عەزابە درێ و یەک چەکوشێک دێنن ئەیدەن بەسەریا، هەموو کەسێک گوێی لێتی، تەنانەت پەیرەکان و باڵندەکانش، ئیلا ئینسان و جنۆکە گوێی لێ نییە. ئەوە ژێشێکە لە ڕەحمەتەکانی خوای پەروەردگار کە ئێمە گوێمان لە عەزابی قەبر نییە. بۆیە برا خۆشەویستەکانم، هەمومان واللهی دەمرین، چونکە خوای تەعالی فەرموویەتی كل من عليها فان، هەر هەمومان وەفاتەکەین، خۆشەویستمان لە دەسە دەین، برامان بێ، خێزانمان بێ، باوکمان بێ، دایکمان بێ. ئەمڕۆ ئەم خوشکەمان ناشت، ڕەنگە سبەینێ یەکێ لە ئێمە بین، ڕەنگە من بم، ڕەنگە ئێوە بێ، ڕەنگە سەعاتێتر بێ، بۆیە کەس نازانێت. ئێکە کە نازانین کە ئەمرین، دەبێت خۆمانی بۆ ئامادەکەین. و چۆن خۆمانی بۆ ئامادەکەین؟ بەوەی کەوا دیندارێتیشی باش بکەین و تەوبە بکەین، استیغفار بکەین، داوای لێ خۆشبوون لە خوای گەورە بکەین و بگەڕینەوە بەلای خوای پەروەردگار. لە کۆتاییدا داواکەم لە خوای پەروەردگار لەم خوشکەمان خۆش بێت. یا ڕەبی خۆیان قەبرەکەی بۆ فراوان کەیتەوە، بیکەی بە باخێ لە باخەکانی باشت یا ڕەب العالەمین. یا ڕەبی خودایە لێتە پاڕینەوە بە ناوە جوانەکانت و بە سیفاتە بەرزەکانت، ڕەحەمات و بەڕەکاتی خۆت بەسەر ئەم گۆڕە داگری یا ڕەب العالەمین. یا ڕەبی خۆیە لە مردووی هەموو موسڵمانان خۆش بێت. یا ڕەبی خۆیە ئەجر و پاداشتی ئەو هەموو موسڵمانە بدەیتەوە کە لێرە ئامادە بوون. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيكم. قدني آزاكا وخير